We're creating a world where chocolate does as good as it tastes. It's why we're helping women like Rhodias, so she can build a house for her family, invest in her own cocoa farm, and start a thriving enterprise. Galaxy, your pleasure has promise. وزنی هر تو لی دنیا دی
خۆ هەروە کە لە تاپیکە ئەم دیبیتە دیارە من گەرەکمە سەبارەت بە دەورانە پۆست حکوومەتە هەرێم قسە بکەم. یعنی دەورانە دوای حکوومەتە هەرێم، دەورانە حکوومەتە هەرێم منزورم ئەو ئیدعا بوو کە کریا کە کوردە قەومی ئێتنیکی دوای 100 ساڵ لە دروستبوونە دەوڵەتانە منتەقە توانی بەشێک لە دەسەڵاتە منتەقەیی لە ناوە دەستورە ئەساسیە یەکێک لەم کۆمپانیە بازاڕیانە بەڕواڵەت دەوڵەتیە مسۆگەرکە و بتوانێت کۆمەڵێ دام و دەستگادا بنێت و تحت ناوە ئیداریە محەلیە کوردی خۆ بنوێنێت لە ڕووبەرە لۆکاڵی و ناوچەیە و لە ڕووبەرە جەهانیە. ئەم ئیدعا کە کریا بەرەبەرە و وردە وردە توایەوە و تواندنەکەی لە پێش چاوە ئێمەدا سوورەتی گرت، بەڵام لە دەستنیشانکردنی تا حەدێک عاجزین. پرسیارە گەورە ئەمەسە کە بۆ لە دەستنیشانکردنی سڵ ئەکەین، باسی ناکەین، لەسەری نادوێن و نایژین. ئایا ئەمە بەو معناسە کە لە هەرێمە کوردستان عێراق ئینسانە تێگەیشتووی تیان نییە، تەنانەت بوروکراتێکی تیان نییە کە لە ناو دەسەڵاتە حکوومەتە هەرێم بفامێت ئەم دەورانە کە ئێمە واین تێیا دەورانە پۆست حکوومەتە هەرێم یا دوای حکوومەتە هەرێمە؟ من مەعزەرەتم هەست هەر ئەو جەریان کۆرۆنا بەردەوامە متعسفانە. ئایا لە ناوە حکوومەتە هەرێمە کەسگەلێک کە ناویان ڕووناکبیر یا کەسگەلێک کە ئینسانگەلە ژیرێکن و دەورانێکیان چاوپێکەوتگەن نازانن ئەمە دەورانە دوای حکوومەتە هەرێمە و ناتوانن ئەگەرەکان داهاتوو دەستنیشان بکەن؟ من باوەڕمەندە بە من نییەم کە لەم سەرزەمینە ئێمە ژیرترین و داناترین و دانای کولین، بەڵام چه اتفاقی کەوتگە کە ئاماژەی پێناکرێت؟ هەروەها من گەرەکمە چاوێ بخشێنم بە مۆدل کارە سیاسی، هەڵسوکەوتە سیاسی لە ناوە سەرزەمین و کوردەوارە و بەتایبەتی مەسئلەیە هەڵبژاردن کە هەفتەی ڕابردوو لە کۆرپۆریشنە ئێرانیا بەڕێچوو. گەرەکمە چاوێ بخەم بە فەزایەک کە ئەم وەزعیەتەی ئێستا دروست دەکا لە دوو چوارچێوەی بەشداریکردن و بایکۆتکردن بێمە دەرۆ و نگاهێکی ئەوتۆتر بکرێت بۆ بەردەنگانە ئێمە، بۆ ئاخیزیان و بۆ ئینسانگەلە کوردیە کە ئیمڕۆ باز تاوێک خۆ دەرخستنێکیان لە ناوە کەلامە ئێمە ئەوێت. باس لەوە بکەین کە هەروە کە ئەم دەورانەی کە ئێستا تێیا ئەژین و تێپەڕ ئەوێ دەورانە دوای حکوومەتە هەرێم و پۆست حکوومەتە هەرێمە، هاوکات دەورانێک کە ئێستا بەسەر کۆرپۆریشنە ئێرانی حاکمە دەورانە پۆست حکوومەتە عەلیە خامنەییە. ئەم فەزا کە ئێستا واین تێیا دروستە عەلیە خامنەئی ڕەهبەرە جومهوریە ئیسلامیە، بەڵام تەمامە شەرایەت، وەزعیەت، ئامادەکاری و تەمامە ڕێخستن و بەڕێو پێشچوونە ئوموراتە دەوڵەتە بازاڕی، ئوموراتە دەوڵەتە جێنشینە عەلیە خامنەییە. پس ئەم دیبێتێکی خەسار ناسانە لە هەمان کات بەرچاو ڕوونکەرە بۆ
بەردەنگانە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ بۆ ئەوانەی خۆیان بە یارە کوردان ئەزانن و گەرەکیانە کە لە جێگەی کۆ دەست بکەن بە دخاڵەتکردنە لە چارەنووسە خۆیان. من سەرەتا ئاماژەیە بەوە بکەم لە پرسیارگەلێک کە کردم کە بۆ بەتەنها ئێمە ئێژین ئەمە دەورانە پۆست حکوومەتە هەرێمە. بۆ ئەمە من مەجبورم مثالە تاریخیەک بێرم لە مەسئلەیەکی دەرونیە ئینسان بدوێم، نەک ئەوەی کە دەستکردە ئێمە بێت. پسپۆڕان وا ئێژن، ئێمەمانان گشتمان ئەزانین ئەوانەی بەخۆیان ئێژن ئیمپراتوری، ئێمە لەو ئەدەبیاتە سەقەتە پێ ئێژین زلهێزان و ئیدارەکەران دنیا بەشە بوجەیان بوجەیە گەورەی نظامیە وەیاڵەتە متحدەیە ئەمریکا لە پنتاگۆنا لە نهادگا گەلە ئەمنیەتیە لێکۆڵینەوە جیاواز لەسەر فێڵدگەلە جیاواز بۆ چۆنیەتیە بتەوکردنە دەسەڵاتە خۆی هەم لە یاڵەتە متحدەیە ئەمریکا و هەم لە تەمامە جیهان ئەکا. من مازەرەت بەس ئەمریکا نهادگەل ئاکادمیک وانە اختیارە پنتاگۆنە و ئاخرین دەستاوەردگەلە علمیان پێدە لە بوارە کۆمەڵناسی، دەروونناسی، هەڵس و کەوتناسینە کۆمەلگا و ئەمانە بە کەڵک دێن لە ڕێگەی نهادگەلە ئەمنیەتی بۆ هێشتنەوەی دەسەڵات و لە بینبردنە هەر تەهدیدێک. یەکێک لەمانە کارێکە کە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ کردی. یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ شاهدن لە تەورە ساڵانە ڕابردوو کە ئێمە خەریکە مبارزەیە مەیدانی و حزورە جدی بووین بەرهەڵستێک لەلایەنە پرۆپەکەکەیی ئەندامانە کۆمەڵە و دموکرات پارتی و یەکێتی ڕوبەڕوومان بووە. هەڵسوڕاوانە کۆمەلگای مەدەنی بەناو سەردروستکەران و سەرانە کورد و مەشاهیرە کورد یەکتەنە ئێمە لە بەرامبەریان و وساین و ئەوانیش ئەوەی لە دەستیان هات دریغیان نەکرد لە کردکردنەوەی دەنگ تا بەستنە ئیتتهامات جۆرا و جۆری کە بە عەقڵە خۆیانەگە. من ئەمانە بەڕەسیەکەم، بەڵام سەرەتا ئەگەمە سەرەوەی کە بۆ من ئێستا هۆشدارەدەم دەی هەشتی 2022 جارنامەی ئەرتشە کوردان لەلایەنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆوە ڕوو بە کوردان ئەنووسرێت و باسەکرێت دەمەی کە حکوومەتە هەرێمە کوردستان تووشە مەرگە سیاسی بووگە و تەواو بووگە و ئەبێ ئامادە بین کە دەوڵەتە مەرکەزیە عێراق قوتمان نەکات. بەڵام بێدەنگیەکی مطلق ئەم فەزا ئەگرێ. قەرنە 19 لە وڵاتە نەمسا یا ئۆتریش دکتۆرێک پزیشکێکی ژنان بوو بە ناوە ئاغای زیملوایس. ئاغای زیملوایس ویکیپیدیە بکەن بۆتان دەرەکەوێ کە چکارە بوو بە ناوە ڕزگارکەرانە دایکان لە مێژووە ناوبریاگە. ئاغای زیملوایس لە کاتێکا کە پزیشکی ژنان ئەکا ڕێژەی مردنە ژنان لە کاتە زاوزەیە 1 لە 5، یعنی لە هەر 5 ژنێک کە ئەزێت یەکێکی ئەمرێت و ئەم مەرگە لە ئەسەر عفونەتێکە کە دەستگاهە تەناسوڵیە ژن ئەیگرێت. زیملوایس دوای مەرگە ڕەفیقێکی کە لە بەشە تەشریح جەسەدە و دەسی زامێک هەڵەگرێ بە تێخە دانشجوویەک ئەبینێت ئەم ڕەفیقەی کە ئەم زامەی وەرگرت هەمان بۆ هەمان شکڵ و هەمان نەوع عفونەت کە لە واژنە خانەمەکانەدا کە مناڵیان بووگە لەسەر دەسە ئەمیش بەدی ئەکرێ.
ئەم متوجه مەسئلەیەکە بێمە دەورانێک نییە کە تۆ میکرۆب بناسی تۆ ڤایرۆس بناسیت ئەمە ئەو دەورانە نییە ئەو فێرەوێت و تێئەگا و ئەقڵەن بەم نەتیجە ئەگات کە شتێک لە ڕێگەی چەقۆ و دەسە پزیشکان و ئەدرێ لە واژەن ئەم خانمانە و ئەم خانمانە تووشە عفونەتەون کلینیکێکی تایبەت دروستەکات بەو مەوادانەی کە ئەتوانن دەست بشۆرن و زەدە عفونی بکەن بە باوکە زەدە عفونیە دنیا ئەیناسن واداریان ئەکا تیمە پزیشکی دەستیان بشۆرن کەرەستەکانیان بەمانە بشۆرن بەو مادەگەلەی کە ئەمانە بە عنوانە پاککەرەوە ناسیگیانەتە ئەو دەورە تماشاکەن لە مودەتێکە مەرگومیری ژنان تێتە خوار بە ڕێژەیەکی تەواو دایکانی کە مناڵیان ئەوێ ئیتر عفونەت ناکەن و نامرن ئەما غایزی مڵوایسە ئەیکا وەقاڵ کە ما بەقیە کەسانێک کە خەریکن کارە پزیشکی ئەکەن بە تایبەتی ژنان بە نەشۆردن دەسوپل و کەرەستەکانیان ئەبنە هۆی مەرگە ژنان پێی وابوو استقباڵی لێکن هیچ کەسێ پێشوازی لێ نەکرد نە هیچ پزیشکێ نە جامعەی پزیشکان نە دانشکدەیە پزیشکی و تەنانەت هاوکارەکانە خۆی لەو کلینیکە ئەم مەجبور بوو بەرامبەریان جبهە بگرێ پێیان بێژێ نادان و جاهل و ئەحمەق و سەگباب و درۆزن و ئەوانیش بە ئەموتیان شێت درۆزن ئاغای زەمینوایز شێت بوو و لە کاتە گرتن و بردنیا بوو وەکێک لەم شێتخانانە تووشە ئاسیبێک بوو وە زەمینوایز مرد ساڵانە بعد وردە وردە میکرۆب کەشف بوو ثابت بوو زەمینوایز ڕاستی کرد سوالە گەورە ئەمە بوو ئەرێ بوو پزیشکەکانە دەوروبەری دانشکدەیە پزیشکی و ئۆتریش گشتیان بەم کابرا وتیان شێت و ڕەوانی و خۆپەسەند و خۆزلزان و خوێڕی و ئەمانە بۆ پێیان وت خۆیستە زەمینوایز تەنیا کەسایەتیە خۆشناو بوارە پزیشکیە کە مۆڕدە ئەحترام و بە عنوانە ڕزگارکەرانە لە مەرگە دایکانە ئەمە بووگەسۆ هۆی تحقیقاتێکی فرە نەتیجەکە بەسە تەمامە ئەمانەی زەمینوایز پێیوتن کە دەستان پیسە پزیشک بوون عملاً خەریک بوو نەتیجەیە ئەخلاقیە گەورەیەکی ئەخستە سەرشانیان کە ئەمانە قاتڵینە ژنان و دایکانە زاون تەبیعەتەن کاورای پزیشکەمەی قبول نەکرد قبولی کردایە مەشایە یەک عمر لە ژێرە فشارە ئەم جەهالەتە کە بۆ ئەو پێینەگەیی و فعلە قەیرە ئەخلاقی کردگە و ئینسانی کوشتگە و ژنی کوشتگە دەست و پەنجەی نەرم کردایە هیچ کەس لەم ئینسانانە بە شێوەیە تەبیعی و سروشتی ناڕواتە ژێرەبارە ئەم مەسئولیەتە گەورە و ناڕواتە ژێرەبارە ئەم سەرزەنشتکردنە با من ئەمە بێرم و سەر ئاخێزە کوردەوارە سەربەخۆ کێ دوژمنایەتی ئاخێزە کوردەوارە سەربەخۆکە پێشمەرگەیە کۆنە یەکێتی پارتی هەوادارە پەکەکە هەوادارە کۆمەڵە و دموکرات فعال جامعەی مەدەنی بەناوبانگانە ناوە شاشەکانە تەلەڤیزیۆن ڕاستە ئێمە دۆزیگمانەسۆ کە ئەمانە گشتیان لە ڕاستای نابوودیە کووردا کارەکەن بەڵام ئەوەی کە قسەکەی تۆی ئەبیسێ و ئەزانێ تۆ ڕاست ئەەکەی ئەو جار مەسئولیەتێکی گەورە ئەکەوێتە سەرشانە خۆی لە ڕاوڕوودکردن و نابوودکردنە مەردەمە کووردا و ناتوانێ مەقوڵەکە و قبوڵی ناکە
ئەوێسی وە دیارە ئەوەی کە من بمرم ئەو جار ئەو لە دوور و بێت بێژێ بەڕاستی وابوو. ئەوانەی وە بەناوە پاراستنە ژینگە دارستانەکان ئەم سەرزەمینیانە ئاگرەدا و ئەڕن خۆیانە کرد بە قارەمان و لە هەڵبژاردنەکانە دەوڵەتە ئێرانیا بەشداریانە کرد. ئەوانەی وا لە هەڵبژاردنەکانە دەوڵەتە ئێرانی لە ژێرە ناوە پاساوە چی بکەین و دێشی ژیان بەردەوامێت و وەنێکی دەست دەوڵەتە ئێرانیا و خواڵی نابریوەشی دیکەینۆمانە تەمام ئەمانە خۆیان ئەزانن ئەخلاقەن کارە خراپێکیان کردەگە. تەواو ئەوانەی لە ناو پارتیوێکێتیا بوون خاس ئەزانن مسببە هەڵەبجە ئەوان بوون، ئەنفال ئەوان بوون. بەڵام جنایەتە گەورەکە ناگرنە ئەستۆ تێن جنایەتە بچووک بچووک باسەکەن. مەسەڵەن خوا هەڵی ناگرێ عومەری نازانم کێ، ملازم عومەر نازانم کێ دای لە فڵانە کەس کوشتی. خوا هەڵی ناگرێ نەوشیوان مستەفا شوعیەکانی کوشت. خوا هەڵی ناگرێ لە هەڵەبجە فڵانە کەس قامکی ژنی مردووی بۆ ئەنگوستی لە ئەبڕی. ئەمە جنایەتی چکۆلە لەسەر ئینسانهای چکۆلە. بەڵام کە ئەگاتە جنایەت گەورەیە سیستەماتیک لەسەر یەکێتی ئەمانەی کە وەفاداریان بە یەکێتی و بە جەمعی یەکێتی هەست پۆخڵەواتیەکەن، چونستە گشتیان مێژوویان خودی یەکێتی گشتی تاوانبارە. مجرمە جنایەتکارە، نەک ئەوەی کە ئینسانە قارەمان و گەورە نییە بەڵکو جنایەتکارە. ئالەگرا سۆز و وەفایە بە یەکتری ئەمە پۆخڵەکەن. بەڵام بڕۆ لەسەر هێلکە دزی و قاز دزی و جنس و ئەوانە قسە بکە گشتیان لەگەڵ تا قسەکەن، چون جۆرمەکە بچووکە نەفەرێکی بەرەکەوێ، دوانی بەرەکەوێ، سیانی بەرەکەوێ، کل لە مەجموعە بەری ناکەوێ. ئەوەی ئەمانە نەیان خوێند و پێیانوانە بێ کە ئاخێزەمەی نازانی، پێیانوانە بێ کە من نەمەزانی و یارانە ئێمە نێزانی، ئەلا ڕقمە ئەوەی کە تۆ هەزاران ئستدلال واقعی تێری و دەری ئەخەی کە واسە ئەو دائیمەن مخالەفەتە کاکە ئیگنۆرە دەکا 2000 ئستدلال درۆزنانەی سەخیفانە بۆ تێری خۆی قوتارکە. و تۆ گەرەک تۆ کوڕی خەڵکی بیت و کوشت و ئەوە تۆ سیاست وا ناکرێت و ئەوە سیاست کەی واسە و تۆ نازانیت و ئەرز و واقع و ئەم گشتە چرت و پرتە ئێژێت تا جنایەتە خۆی بشارێت و تا مەسئولیەتە ئەخلاقی خۆی بشارێت و بزانە تۆ تەکە مشتێک کۆمەڵی و دموکراتی جنایەتکار، تۆ تەکە مشتێ پارتی و یەکێتی جنایەتکارە بەرساختە ڕوبڕواوی کە کاوران لە پەخمەی و گەوجیە خۆیان چووگە سەناوە ئەمانە دەسی بە هەر جنایەتی چووگە. ئیستە حفظ پەیکەرەیە جەمعی و پاراستنە پەیکەرەیە جەمعی گروپی وەفایە بە گروپ وای پێیەکە دانی پیانەنێ. ئەگەر دانی پێیا بنی خۆیشی مقەسرەوەیشی هەڵگرە ئەمبارە وجدانی و ئەخلاقیەوێتە، نە ئەمبارە وجدانی و ئەخلاقی قوبوڵەکە نەگرێکی قوبوڵی بکە. ئەمە بەو معنانیە بێ ئەخلاقە، ئەمە بەو معناسە کە تازە تێگەیگە کە کارە بێ ئەخلاقی کردگە. ئەو مخالفە کە ئیکا بەو معنانیە کابرا پەخمەز گەوجێ گێجە یا منفعەتی یا بەرژەوەندی ناهێڵێ تێبگا، نە لەسەر شانی ئەکەوێت، جابووی دەرەکەوێ خۆیشی مرورە خاترات ڕابردووی ئەکا، خۆشی ئەزانێ قارەمان نەوکە، خۆشی ئەزانێ خەڵکی نابوت کردگە، خۆشی ئەزانێ لەگەڵ دەوڵەتە ئێرانی هاوگە، خۆشی تەمامە ئەمانە ئەزانێت، بەڵام ناتوانێ بە قەوڵی خۆی زەر بە سرف بکە. کابرا جاران هات بە منی وت کاک پێمان تۆ گشتمان زەر بە سفرەکەی. یعنی شی زەر بە سفرەکەی؟ یعنی مەبەستی ئەوە بوو من وا قسە بکەم بێژم کاکی گیان هەروە کە خۆتان وەختە خۆی شۆڕشگێڕهای گەورەیەک بوون وەها خۆتان وەختە خۆی کە بوون بە کۆمۆنیست خەڵکتوی تێئەکردن، بەڵام ئێوە ڕەچەڵەکتان شکان، ئەها وەختە خۆی وەختی ئێوە بوون بە پێشمەرگە خەڵگشتی جاش بوو و ئەم شکاندن ئەم فەزافرە سەخت بوو و ئێوە کردتا من بێمەم کریدیتە پێیان بەم تاوانیش لەگرا بە من بێژن تۆ ڕاستەکەی یا بیر لەوە بکەنەوە کە تۆ ڕاستەکەی. بزانە کێشەی ئەمان ئەوە بوو
کە نازانم قسەکانە ئاخێز چۆن تەسیری کردە. ئەمانەی وانە سەتحە ئەم پڕۆحیزبی و لە ناوە ئەم 5 ملیۆن کوردە جەمعیەتیان ناوێت و 1 ملیۆن نەفر 1% جامعی کوردەواری نیەن بە بنە ماڵە شەهید و خانەوادە کوژیاگ و کۆن و دێرین و ئێستەیی و مەعاشخۆڵ و بەندیوارانە خۆر ناون و 1 ملیۆن نەفر لە هەر چوار بەشەکەی کوردستانە قەومی ئتنیکیە. ئەوەی ئەمانە مەدە نەزەریان نەگرت ئەمە بوو کە 49 ملیۆن نەفر لەم خەڵکە کوردە نێ لە ناوە داستانەکەی ئەوانە. ئەوان زۆر بەڕاحەتی ئەتوانن حکم بدەن. ئەم 49 ملیۆن نەفرە بەڕاحەتی ئەتوانن کارە فعل ئەخلاقی تەکە غیر ئەخلاقیە لە یەکتری تەمیز بن ئەگەر نیان ئەزانی. ئەگەر شتێکیان نەئەزانی و تۆ لە پڕێکا ئەیژیتی ئەوان دەستیان تێنیە وێژن ئەشەوبیلا ڕازەکە. من وام لەگەڵ یاشەوبیلا ڕازەکە. بۆیە یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ یا لە کۆنە حیزبیها یەکۆن کە دائیمەن گاردیان بەرامبەر بەم حیزبانە بوو و نەیانگەرەک و شەریکە جنایەت بن یا خەڵکە ئادین خەڵکێکە هیچ التجایەکی حیزبی نەبووگە لەگەڵ حاکمیەتان نەبووگە. خۆ بۆ ئاخێزە کوردەوارە سەربەخۆتوانی پەکەکە خەڵکاتۆ نەورۆزانە و هەڵی خەرە و هەنارانە و نۆکە تەڕانە و بێرۆ و هەڵپڕکەکە و دایخە و ئەمە کوردبازیە و بۆ ئەمەی کۆ کردەوە. دەلیلی بوو. دەلیلەکە ئەوە بوو خەڵک نەی ئەزانی ئەو وەڵەنەم کارەیەکا کوردانە نییە. دوومن نێ لە شەئنی ئینسانە گەورە نێ لە شەئنی ئینسانە وە شەخسیەت و وە بنەماڵە و وە ئابڕوە نێزانی پێی وابوو مۆدێکە هاتکە و دەبیریکە. دوای ئەمەی کە قسەکانە ئاخێزی بیست خۆ ئاخێز نەڕوێ سۆراغت تەکتەکە ئەمانە ساڵ ئەوەڵ دەنگی تازە دەسی پیاچوو بوو نەی ئەتوانی لە بەرامبەریان مەوزع و هەڵوێست بگرێ چون دەسە خۆیشی تیا بوو. ئەما ساڵە دووەم نەچوو. ساڵە سێوەم نەچوو. بەرەبرە توان و لەزان نەمایشە پەکەکە و دەوڵەتە ئێران و ئەمانە گشتی تواوە. بۆیە من دائیمەن وتگمە کارە ئێمە وا لە ناوە ڕای گشتیە ئەوەی کە هەڵسوکەوتە ئێمە تەنزیمەکە. خەڵکە ئێمە بێ ئەخلاق نییە بێ ئەقلیش نییە نەزۆکیش نییە. خەڵکە ئێمە یەکێک پەیدا نابێت بەرزی بکات و بێژم کارە غەیرە ئەخلاقیە چییە. بۆ خەڵک نابوو دەکەن. خەڵکەکە وا دەسی پیان نەچووگە هێشتا یەکسەرە ئێژی ئەشۆبی لە ڕازەکە. ئەوە تا ئێستا بیرمان لێ نەکردووە ئەمە غەیرە ئەخلاقیە ئەمە بێ ئەخلاقیە وەنایکەی. ئەوانەی دەستیان پێیا چووگە و هەر بارێکا گەرێکیانە بیخونجنن بۆیە ناخونجێ بۆیە نایەنە مەیدانە ئاخێز قسەیەکیش ناکەن فەقە قرچۆ ئەونۆ دەنگە ئێمە ئیگنۆرەکەن شروع ئەکەن بە شێوەیەکی دواکەوتوانەی نەزۆکانە هێرشکەنە سەر ئێمە تۆمەت بەنە ئێمە. ئەگەر تۆ هاتیتە ناو ساحەی سیاسی و ئەمانتە نەزانی نە سیاست مەداری نە ئەرکە سیاسیت پێجێبەجێکرێ نە یەکە ئەبێ بە دوو نە بەردەنگ پەیا ئەەکەی نە خەڵک گوێت لێ ئەگرێ و نە ئەتوانی هێژەمونیە ئەخلاقی بەسەر فەزایە عمومیە جامعە بکەی تا مەرجعیەتە ئەخلاقی و دەسەڵاتە مەرجعیەتە ئەخلاقیە خەڵک و دەسەد وێ. ئەم جۆرە قسەکردنانەی کە ئێمە ئەیکەین دەقاودەق ئەوە دروست ئەکا. پس لە بیرتان نەچێ ئەوەی لە بەرامبەرە ئێوە ئەوێسێ خۆی ئەزانێت کە موجرەمە فعل بێ ئەخلاقی کردگە بەڵام دفاع لە نەفسە خۆی پاراستن نەفسە خۆی وای پێ ئەکات کە بە شێوەیە سەخیفانە لە بەرامبەرە توا بوێسێ چون ناتوانێت هەڵگیرە مەسئولیەتی بزانە کاورایە نانە ڕەقەخوەرە یەکێتی ناتوانێت قبولکە. ئەنفال کارە ئەو بوو. پارتی ناتوانێت قبولکە. ئیسلامی ناتوانێت قبولکە. هەڵەبجە کارە ئەو بوو. ئەو هات تابعین بسازێ بۆ دەوڵەتە عێراقی. ئەو ئیستە سوورێ ئەزانێ کارە خۆی بوو بەڵام ناڕاتە ژێرە باری.
تەمامە ئەوانەی وانە دەسەڵات و ڕووناکبیر دەوڵەتە عێراقین ئەزانن کە حکوومەتە هەرێمە کوردستان نەماگە، بەڵام نە باوەڕی پێەکەن، نەگەرەکیانە بچنە ژێرە بارە مەسئولیەتی، نە ئەزانن بەرەو کوێ بڕۆن، نە ئەزانن چۆن ڕوبەڕووی بوونەوە. من ناتکم ئەمانە تاقیرکەم، ناتکەم بێژم من لە ئێوە ئاقڵترم، ناتکەم بێژم من لە ئێوە ئەخلاقی ترم، بەڵام ڕاستەکەیشتان پێژم، ئێوە شەهامەتتان نییە، ئێوە دەستان لە نابوودی ئەم مردمە بووگە، هەڵگیر مەسئولیەتیشی نیەن، ئێوە لە تاریخان لە بەین ئەچن، ئێمە ئەمێنینەوە، کارمان سەخت دەوێ، بەڵام یەکبار بۆ هەمیشە ئێوە لە تاریخان لە بەین ئەچن. من ئەم ڕەوەندە ئەناسم، هەرواکە زمین وایس لێمدا بوو بە گەورەترین ڕزگارکەرە ژنان کەسێکە تەبەقەیە پزیشکان و جامعەیە متفکرین ئوتریش و نەمسا کوشتیان، ئەم بێشەرەفانە کوشتیان، چون نەیانگەرەک بۆ ئاعتراافکەن هەزاران هەزار ژن زاو کە مرد بەدەسە چەڵکنە عفونیەکانە ئەمان مرد. ئەمانەی کە بەخۆیان ئێژن شۆڕەچە کوردی نەیانگەرەکە قبولکە نابوودیە کوردە قەومی ئیتنیکی بەدەسە ئەمان بوو، ڕەحبەرەکانیان بوو، ساختار و ئۆرگانیزیشنی کە ئەوان دروستیان کرد بوو. کابرا فکرەکە یەک عمر خەریکە کوردایەتی ئەکا، یەک عمر جنایەت ئەکا و دەستی چووکە بە جنایەتە گەورە و خۆی ئەخەڵەتێنێت. تەمامە ئینسانەکان حازرن هەر فعلە بێ ئەخلاقیە بکەن وەختی مەسئولیەتی لە ئەستۆیان نەوێت. کاکە تۆ بۆ جنایەتە کرد؟ وەڵا خۆ من نەبووم، فەرمانە سەرکردایەتی بوو، شەرایط جەنگ بوو، ئیتر بالئەخەرە جەنگ سەرکەوتنی هەز، داکەوتنی هەز، غەڵەتیشی واتیە، ئشتبایشی واتیە، تەمامە مەسئولیەت ئەخلاقی لەسەر خۆی لاوە. گشت ئینسانی واسە، گشت ئینسانی واسە، ئێمە مانانی شواینە، بۆیە ئێشێ ئێمە مانان زۆر بە دقت بین، فرەوە دقت حرەکەت کەین و بزانین چی ئەکەین. ئەمە نوکتەی ئەوڵ. نوکتەی دووەم، من دێمەوە سەر ئەوەی کە دەورانە پۆست حکوومەتە هەرێم چۆنە، با بێمە سەر جارە فەزای سیاسی بە شێوەیە کولی لەم سەرزەمینە کوردەوارە چۆنە بە تایبەتی لە بەشە قەومی ئیتنیکی کورد و بە تایبەتی تریش لە بەغداد و تاران و ئەسەمبوڵ و دەمشق و ئەمانە. بە تایبەتی فۆکۆسە من لەسەر تاران و بەغاوێت، لەسەر هەولێر و تاران. نتفلکس سریاڵێکی دروست کردگە بە ناوە تایرنت، دۆکومنتریەکە لەبارەی حکوومەتگەلە خودکامەگان مستەبدەکان، سەدام حسێنی واتیا، دیدی ئامینی واتیا، ئەوانەی ئەمریکای جنوبیان واتیا، و باسەکە کە ئەمانە چۆن بەدەسەڵات ئەگەن، چی ئەکەن و چۆن لەبێ نەچن. حکوومەتە زاڵەمان. ئێمەمانان بارهای بار ئەمانە بیستگە کە هەموو دەسەڵات کۆبوویەوە لە ناوە دەسە یەک نەفەر فەساد مطلق دروستەکە. ئەمە قسەی کابرایەکی ئینگلیسیە. بۆیە ورد و دەرسمان فێربووگین بێژین دموکراسی چتە خاسێکە، فێربووگین بێژین ڕەهبەریەتە فەردی نەماگە، ئەشێ سیستەم کارکە. ئەمە هیچ کام لە ئێمە مثالە نەقیزە ئەمە نازانین، یعنی منزورم چیە لەمە. ئێمە مەعموولەن چاو ئەنوارین بۆ کەسگەلێکی بەرچاو کە دەستیان بۆ بردگە و وتگیانە ئەمە چون هەموو دەسەڵاتەکە لە دەستی و جنایەتی کردە. بەڵام هیچ کەسێ ناڕوە جۆرج دەبلیو بوش، ئایزنهاور، ترۆمەن، ڕئیس جمهورانە ئەمریکا بە دەلیلێ جرمە گەورەیە، قەتڵ عام، شەڕ گەورە، نابودیە بەشەریەت محاکمەکە. کەسێ ناچێت پادشای بریتانیا، دەوڵەتە بریتانیا سەرۆکۆزیرانە پێشوو بگرێ و محاکمەیانکە، تۆنی بلەر بگرێ. لە کاتێکە
أما مؤسسات الدولة أمريكا مؤسسات الدولة بريطانيا خليك من جنهتان هكا باشاويك بمفزا بخشيني لنا وأم دولة ما بازارية إيران مودي دروس بوغا بناو بشتاري كردن لناو دسالات لرقي حل بجاردنا و باساوە کەیش ئەمەسە ئێمە گەر نەڕۆینە ناوی هەڵبژاردن هیچ چارە نووسێکمان ناوێت ئێمە منفعلین لە سیاسەتا نکاکە کێوت کەسی سیاسەتە وسە تۆ دەسی بۆەوەی سوالە گەورە ئەمەسە بریتانیایەکانە ئەمریکایەکان شەڕە جەهانی دووەم هەنێ فڕۆکەیان بوو هەواپەیمایان بوو تۆ دوو هەواپەیمات هەز زاهرەن لە فێڵدە شەڕە فڕۆکەیە کە ڕاو ئەکا یعنی لە ئاسمان گۆ فڕۆکەکانی تر ڕاو ئەکا موشک ڕاو ئەکا و فڕۆکەیە کە بۆمب ئەهاوێت بۆمب ئەفکەنە بە قوڵێمە فڕۆکەی بۆمب ئەفکەن وەکو B-52ەکانی ئەمریکا زلن گەورن قەبەن فڕۆکەی شکاری بچووک تێژ و ئەوانەسە بۆیە معمولاً فڕۆکەهایە کە شەڕە ئاسمانیانەکە لە جەنگە جەهانی دووەمە لەگەڵ فڕۆکەهای ئەڵمانی فڕۆکەهای چکۆلە بوون کە تیرباریان بوو تۆ لە فیلمەکانە بارها دیکتە کەمانە ڕوبەڕووی یەکتریەونەوە بە تیربار لە یەکتریەدەن بەڵام کۆمەڵی بۆمب ئەفکەنیان بوو بوومی فڕادا خوارۆ دەبوایە قورس وایە زل وایە لەمانە فرەکەوتە خوارۆ ئەڵمانی دالیان فڕێدانە خوارۆ ئەمانە گەرەکیان و بێن و بەر بە ئەم ڕێژەیە لە دەستچوونە بۆمب ئەفکەنە بگرن هاتن تاقیقاتی بکەن بزان لەوانەی لە شەڕتێنەوە گولە لە کوێیان فرە دریاگە بێن شێڵدیکەن دەستکاریکەن کە گولە نەیەخا ئەدێک لەم بۆمب ئەفکەنانە هاتن دیان ناوی باڵەکانی گولەی فرەیوا بێوە وتیان باڵەکانی دروستکەین کابرای هەڵگەڕیا وتی کارە خەڵەتێکە وانییە تۆ ئشتبا خەریکی ئەیوێنی وانییە ئەم فڕۆکەوە باڵەکانی گولەی فرەیوا پێوە نەکەوت کەسە خوار نیشان ئەدا زەعفی و زۆعفی وە قەوڵەیەوە نێ لە باڵەکانیە وا لە ئەو جێگانەی وا گولەی نەخواردە ئەمە بوویە نەکەوت کەسە خوار چون ئەو جێگانەی گولەی پێوە نییە گولەی نەخواردە ئەوانەی کەوتک نەخوار گولە دریاگە لەو جێگانەی وا ئەمیانە گولەی پێوە نییە وەگەرنە گولە لە باڵەکان بیخستایەتە خوار و ئەمی شێخستە خوارەوە ئیستا بڕۆن ئەو جێگانەی گولەی پێوە نییە دروستیکەن ئەمە نوکتەی مهمێکە تۆ ئێژیت ئێران بێتۆ ئێرانە دموکراتیک بێتۆ ئێرانە دموکراتیک چه اتفاقێکە کەفێ فەزای ئێران لە ڕزاخانە پاڵانیۆ کە تێیتا بە ئێمڕۆ ئەمە دروستەکە کە ئێمە دیگمانە مەسەڵەن ئێوە تەسەورکەن ئێران ئەوێتە دموکراتیک پەکەکەتێت و پەپکەکەتێت و کۆمەڵەتێت و دموکراتێت و هەرچە حیزەتێت و ئەمانە نوێنەر ئەهنێرن بۆ پارلەمانە ئێران دەوڵەتە ئێرانیش ئیجازەیان پێدا نوێنەرە کۆمەڵە و دموکرات ئێژی چی نوێنەرە پەکەکە ئێژی چی ئەو پرۆژە کە هەیەە بڕۆنە ناوە مەجلسە ئێران چییە هیچیان نییە من پێدانێژم زوانە کوردی ئیدارەی مەحەلی ئۆکەی زوانە کوردی ئیدارەی مەحەلی دەمە قوپان ئیترچی ئەی بۆ ئێرانیەکان چییە برسێتی پێپەتی بوون حقوق ژنان حقوق گەی حقوق لیزبیەن حقوق فڵان یعنی تۆ حتا جامعی بەشەری ماوێ ئەشێ پێپەتی برسی بۆ گەن بتوێت تا لە سادەسازیەکی سیاسیە بدونەوەی کە هیچ تەرحێکە بێ بڕۆیتە ناوە ئەدێک دەنگدەر کە حیز و دز و برسی و خوێڕی و تێڵدریا و بووگەن و ئەوانەنە بژی من ژیانتان خاسەکەم کیلۆیە پەتاتەیان پێبەی ئیمزا بۆ بکەن تا تۆ بڕۆیتە ناوە ساختار سیاسی لەو مسالە هەواپەیما گەرەکم و بەکوێ بگەم سوال کێگەل لە فەزای سیاسی حەزوە دەسەڵاتە سیاسیەکەن کێگەل تێنە ناوە دەسەڵاتە سیاسی
من ڕۆژە ئەوەڵی کە ما خێزمەدانیا وتم چنان فەزایان بۆ ئینسانە محتەرەم لە لەحاظە سیاسی ئاڵۆز و کەسیف کرد پیای محتەرەم زاتی نەو بێتە ناو سیاست. وتیان سیاست دایک و باوکی نییە، هەرچی بێبەر و دوا و بێ ئەخلاق و جنایەتکار و درۆزن و بێدایک و باوکە ڕواتە ناو سیاست. هەرچی متەمەلق و ڕیاکار و چاپلوس و ماسا و چییە ئەڕواتە ناو سیاست. ئێستا لە ناو فیڵدە ئێرانە کێ ئەچێتە ناو سیاست؟ بێدایک و باوک، بێبەر و دوا، بەچکە شوان، حیزە درۆزن، بێ ئەخلاق، بێ بنەما وە شوێنە ناوە یەکشەوە لە حەد نۆکەریا گەڕیان. ئەمە فیڵدە سیاسیە ئێرانە. عەلی خامنەی بۆ ئەوێت و عەلی خامنەیشی بەڕەسی بکەیت تا بوویت و عەلی خامنەی ئیشی چۆنوی. مثالە دەم ئێژن لە سینەمای ئێران و لە هەرچی سینەماکانە دنیاس ئەو ژنانەی کە ورود دەکەنە ناو سینەما هەنگەڵیان ئەدڕێتە ئەو نو سوپەرستار. ئێشێ لە دەسیارە بەڕێوەبەر تا خودە بەڕێوەبەر تا دەنگ تا تەهیە کنەندە ئێشێ بڕواتە ناوە تەختخاوە دانەدانەیان وە سرویسە جنسی وە گشتیان بە تا ناوی بدەنی تا گەوری بکەن تا ڕۆڵە خاسی لە فیلمێکا پێبەن تا دەربکەوێت تا ئەستێدادی کەشبیونە. ئەم جامعە پڕە لە بازیگەر بۆچی دانەیەک دەرەکەوێ لەبەرەوەی پلەهای تەرەقی بە معنای ئەوەی کە هەنگەڵی ئەدڕێتۆ چووتە ناو سینەمایشی بزانی خۆت ئامادەکەی لەشە تەسلیمە 400 نەفەرکەی و دائیمەن بیکەی. تۆ تێتە ناوە سیاسەتە ئێران ئێشێ چۆنویت؟ ئێشێ بێدایک و باوکوی، بێ ئەخلاقوی، بێ بەر و دواوی، درۆزن و پەڕۆزنوی، سایکۆپەدوی، نارسیسیستوی، ئێشێ تەمام ئەمانەویتە. وەگەرنە ناتوانانی بڕۆیتە ناو فەزا، ناتوانانی، ڕێگەت پێ نادەن. ئێشێ 2000 جار گوو بکەنە قەورە باوکە تۆ دەم نەکەیتۆ، تەجاوز بکەنە ژن و کەنیشکە دەم نەکەیتۆ، حەزیان کردووە ژن و کەنیشکە ئەخم نەکەی تەسلیمیکەی. ئەم فەزا فەزای سیاسیە کە وا خۆڵقاندەکیانە مشتی درۆزنیش و بەڕێزم و بە قوڵوەزوانێکی چاپلوسانە و هیچ کەسێک نە واقعی قسە ئەکا نە حەقیقی قسە ئەکا نە کار ئەخلاقی گەرەکیە بیکە لە زاتە وا هەر ئەخلاقی دروست ئەکەن. مردمە ئێمەمانانیش لە حەد دەورانە پارینە سەنگی تێڵنۆ. ئێمە لە دەورانە پارینە سەنگیای حەفزەی تاریخێکمان وا پێ کە کێشێ سەرگروێ کێشێ نوێنەروێ. ئێمە لە دەورانە متەئەخر فێر و دین هەر کەسێکیشی نوێنەرێ ئێمەوێت ئیشی خەمزەکەروێ، چاپلوسوێ، درۆزنوێ، دەمی داخا، گشتی دڵی گشتی ڕابگرێ، کەسێ دڵی گشتی ڕابگرێ لە خۆی پۆفیوز دەرهەر خۆیسی. بۆی وەختێ ماتینە ناوم فەزای سیاسیە فێڵد گۆڕیا. بابەجان 99% خەڵک نەیگەرەکە بوێتەوە مدیر و کل و نوێنەرە پارلەمان و سەرۆک وەزیران نەیگەرەکە تااقەتی نییە. بابا کاوران نەیگەرەکە بێتەوە قوێ خایلادی سەختە. ژنەکەی قوبوڵ ناکا ڕۆژێ سەڵ چای باوە خەڵکی ئەخو کارەکە لە خەڵکی نییە. کاوران ناتوانێ ڕۆژێ 20 کیلۆ فەقەت چای ئەحمەد و چەکوش سەوز باوە خەڵکی، ڕۆژێ 20 کەلە قەن باوە خەڵکی فەقەت چایی. ئیتر نانە نیۆڕۆ و نانە ئێوارە و سڵحکردن و کۆبوونەوە و ئاشتبوونەوە بمێنێ. کاوران ناتوانێت پێ هەڵناگیرێ نایکە. فرە کەسێ قوێخایی پێوەی نایگرەکە نایکە. هەڵگیرە مەسئولیەتە نییە. هەروواکە فرە کەسێ کەسابەت ناکە، پێی خۆشە کارمەندوێ موەزەفوێ، مانگانە مانگێک 700,000 دیناری پێ بە هەڵەخات و 10 ملیۆن تومەنی پێ بە 4 دەحفە تەقلە لێدات، سەرما قولات لێدا و حەزی پێکە. ئۆکەی کێگەل حەز بە سیاسەتەکەن کێگەل. ئەو فیڵدەوا بەحسن کرد دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە عێراقی دروستی کردگە مشتی بێدایک و باوک
بأصل ونسب دائما وابسته تو أما لزمان قاجارية وگزارش قاجارية تابع امرويويني ناس النشاء قاجار إنجليزية قوام السلطنة إنجليزية وسوق الدولة إنجليزية فلانة كز الروسة كرشمانيا مملكتها صاحبينيتو دايما شبياغي كيكوي مصدق أمريكاية شاي إيران إنجليزي بو شالي ودوابو أمريكايي علي خامنئي روسية لاریجانی إنجليزية بنمالي طالباني إنجليزي بنمالي بارزاني إسرائيلي أمريكايي حاجی بچکنو کرد گایریا گتیت ناو فضای سیاسی اوی پیای محترمه دنگ دلیروی رقبیجوی اخلاقیوی حسب فیلد سیاست ناکا تومتی لیدن لأن تاشياق بوي أتاشن خلق خنقياني نفرة خلق خنقياني جنكي لي بشيمانكنو مناڵەکانی لێ پەشیمانەکەن و دەست بۆ خۆشک و دایک و برا و کەسوکاریەوە فشارە کۆمەڵایەتی پێتێرن تا بڕواتە دواوە تا بیهاڕن وەکو زەمیل وایس ئەم فیلدە گەوادەکانە فیلدە جاکەشەکان لە ورمێوە کوردایەتی ئەکەن بە ئینتخاباتە مەجلس شورای ئیسلامی ئەریگیانە نەنەت تۆ ڕازەکەی چوار پیای قارەمان و کوردیشتان واتیە تۆ ڕازەکەی مەچەکی کرد و لەوانەی وا هاتگن بەناوە ئازەریەم سەرزەمینە بخۆن بیان خاتە سەر جێگەی خۆی تۆوە کاندیدا و ڕێیە سنووق خستن کوردایەتیەکەی دێ من ئەگەر لە ورمێ ئەکسەریەتوم ئەم نەمایشەی بۆ چییە دێ من ئەگەر پیاگە کوردم لە ورمێە بوێت دوو تورکە حیز پەلاماری با چوار ڕۆڵەی کورد خۆسە قنە هەرچی تورکە حیزایی کێشێت دێ تو ماڵە قسانە ڕنیە ڕۆڵە گەرەکتە وە دەست جمهوری ئیسلامی سنووق انتخابات جمهوری ئیسلامی کوردایەتی بکەی ئەسمەت و ئاینە مەفرۆشە ڕۆڵێکیان چۆ پێی کارە تو ماڵەم قسانە نییەی خۆتی ژەزانی ماڵەم قسانە نییە ئەزانی بۆ تەلەفۆنەکەن لە پەیمانە حەیدەری ڕاستێژێ تۆ گەوادێکی گەوادی خۆتت لە پشتە مەفهومە کورد شارگەسەوە تا بتوانی هەربی ئەخلاقیە لە پشتە چەمکە کورد بکەی ناوەی کە ئێمە کوڕە پێغەمبەرین ها نا ئێمە دەسەڵات خوازێکی کوردین و نەوعێکی تر و فیلدێکی تر لە سیاسەت دانین با من مثالێکتان بۆ بەم تۆ ئمڕۆ دعوت ئەکری بۆ ئاهەنگە شادیە زەماوەنە کوڕکەنیشتێک گۆرانی بێژیان هاورگە و نان ئەدەن و جێگەیان گرکە و تالاریان دروست کردگە و شیرینی ئامادەس و گشتی خۆی ئەڕازێنێتەوە هەڵەخا عەزیز ئەم لەحزە تۆ ئەیوێنی کە بووک و زاوا دەستیان گەیگەسە دەسی یەکتری و ئەمشەو تۆ فکرەکەی کە ئەمانە بە یەک و جوود ئەون ئەم ئیتفاق هەر ئیستە نەکەوتگە دوو ساڵەوە پێش ساڵێ لەوە پێش ئەم کوڕە لە جێگەی کام کەنیشکێ دیگە ئەم کەنیشکە بۆ ئەو کوڕە داوی دانیاگە وتی کریاگە مخالەفە کریاگە ئەم ئەوی وە پێکێشاگە ئەم ئەوی وە دەستداگەسە دواوە دەی هەیئەت هاتکە و هەیئەت چووگە و چەقەیان کردگە و لەسەر تەڵاو لەسەر شیربەها و لەسەر مارەیی کوڕە تەکە کەنیشکەکە نیکاح کریاگە و تەکە کەنیشکەکە گەڕیاگە و ڕۆژێ چووگەسە بەغا و ڕۆژێ هاتکەسە بۆ هەولێر و ڕۆژێ چووگە بۆ سنە و ڕۆژێ چووگە بۆ کرماشان و 20 دەفعە لەگەڵ یەکتریا نزیک بووگنەوە تا گەیگە بە ئەم ڕۆژەی تۆ کارتەکە گەیگەسە دەسە هاتکی دەمێکە ئەمانە بووگن و ژنوش و تۆ خەوەرە نییە ڕۆڵێکیان دەمێکە ئەم فەزای ژنوشویە کوڕەکە ڕۆژە لەدایک بوون و عید میلادی کەنیشکەکە دەسێ تەڵای بۆ هەنێری کەنیشکەکە خزمەتە کوڕەکە کە بنە ماڵی کەنیشکەکە داوەتی یەکەن
أم أوان دعوة أكا هر دميك أم روابط الدروس بوغا وتو نايزاني تو بيدوايا أم روس وإمرونية بروي جانشين علي خامنئي بيت تمام الشرايط إيران آمادي قبول كردن جانشين علي خامنئي تماما هذا كان قورياغا تمام مؤسسات قورياغا تمام أوانيك أوبوسيسيون دسكاري كرياغن أوبوزيسيون آيندا مشخص كرياغا تمام مانا شرايط الجامعة شعار كانوا دروش مكان خواري نابلي وشاري جمهوري إسلامي ناكينو جيب كينو علي خامنئي خليك أرواتو براستيو ناكريتو ناوي خشنمينو ناوي انقلاب كينو ناوي خشونت كينو ناوي كسب قدينو ناوي كسب محاكمة أما قشتي دوران جانشين علي خامنئي ندوران خامنئي حكومة هريم كردستان لو قانون عراقية كدان رياقة برون دستور العراق بخوينو من بفارسي خويندق مسو سطو سيو نو أصلي دانياغا مادي سوچلي دانياغا سطو سيو نو مادي دانياغا بمدى سبيكات مقدمة يكيهز كيما إنسان من بخليفة خداوند دانيا وكرمناه بني آدم دان رياغا دوي باسكا كعراق بيجي حزارة دنياس يكم ياساي دنياس يكم قلم وكاغذ لوي دروسوي ونوسين لوي دروسوي والقسانة مادة يكو مادة دو عراق چون ولاتيكو ساختار بلكي چون بش أول وبش دوم آزادي هاي فردي وبيكاتي عراق بحسكا تتسر نهاد قل عراق دسكاي داد عراق لياساي عراقا استقلالي هز مستقلة سربخوز لما بقي دسكا كانيتر عالي ترين نهاده قدرة منده دسكاه عراق نهاده دادقاي بالاي عراق نكويك قدرة إجرائي قدرة كينوي برلمان نيويت رئيس جمهور نيويت ونخص وزير نيويت أمانا للروج أولو ترحيك دانياغا أما ساقر قرار نية صداميك بيتو مؤسسيك إيشي نقش صدام بازيكا أما دادقاي بالاس دادقاي بالا ميجويبو كوي أقريتو ميجويبو فرنسا أقريتو بيش لانقلاب فرنسا تشوب وناو الشرايط انقلاب دوران لويي الشانزة دوراني نيك گزارشية كلما بقي حكومة كان أوروبا فيوداليزم لفرنسا شكلي غوريابو لفرنسا دميك بو تقسيم أراضي كريابو دميك بو دوسي وما زمين قلة قابل كشت مالكينة كشاورز محلي بو دميك بو نهاد أشرافيات قدرة إجرائي نمابو دصالات إجرائي نمابو دميك بو شوراي كان دروس كردو بناو شوراي سلطنت دصالات فرنسي تمركز بيدا بو أولي مار لتاريخها دادقاقل محلي كيستا بيان ايجن لإنجليسها بيان ايجن كورتا عاديانا ناوكيم لبيرشو تكا كراون كورتا همان دادقاه عادي دادقاه الشاهي هر تشيك هر حكمك كدسقاقل قضايا محلي وقزاتك خوين بمستقل أزاني لحاكمية لويي شانزة حكمي أنا دا بنفع بادشاه نبو بادشاه حزيبينه كرد أي برد ناو دادقاه السلطنتي يعني كراون كورت حكم أواني باطلا كرد فريق لمردمي كبيان وابو لمنازعاتك كل ناو تشي خوين سورة أقريت قزات محلي ومستقل الرأي ببيروزي وسركوتنا أو نادن أروين سراغ دادقاه السلطنتي دادقاه السلطنتي دادقاه بالا دادقاه السيستم التمركزة دادقاه چيه؟ سيستم التمركزة شورای عالیه ببخشن دادگاه عالیه انقلاب اسلامی ایران همه نقش بازی که دادگاه بالای عراق
هەمان نەقش بازیەکە، سوپریم کۆرتە ئەمریکا هەمان نەقش بازیەکە، کراون کۆرتە بریتانیا هەمان نەقش بازیەکە. ئەگەر تاگراتێکی بزانە حکوومەتە هەرێم هات چی کرد لە ژێرە ناوە کوردبازی چی کرد. حکوومەتە هەرێم هات ئینسان کوردە وابەستەی دروست کرد. تەمامە بەستگیەکانە کوردی لەبەین برد، تەبەقەی ئەشراف و کوردی لەبەین برد، تەبەقەی ساختەی ئەشرافی دروست کرد. سەرانە عەشیرەتە ساختە بە کارنەڤاڵ و ئێڤنت وەکو سەربەخۆییەکە بوو بە هێلی لاڤ ئەیان کرد، مشتی گەڵدەڵپن و کڵاودەسماڵ لەسەر زل و ئەسپە حیزیان هاورد، وتیان فستیواڵە عەشیرەت الخوزاوی و عەشیرەت جاف و عەشیرەت فڵان و عەشیرەت بیسان. جالبە نە خانەوادەی بارزانی فستیواڵ عەشیرە ئەکەن، نە خانەوادەی تاڵەبانی فستیواڵ عەشیرە ئەکەن. بەڵێ بۆ بەقیە سەر عەشیرەی ساختەیان دروست کرد. سەر عەشیرەی ساختە هیچ دەسەڵاتێکی نەبوو. تۆ بە عینوان تۆ لە ماجرای عوزەیریەکان دیت و من سابتم کرد ئەمانە هیچ دەسەڵاتێکیان نییە، هیچ کەسێ هیچ بەستگیەکی وەیەکتن چ بکەین و خۆهەڵی ناگری و قێخا فڵانمان و دەستورمان پێ نادا و بووە چرت و پەرت. تۆ دیت کەسێ نە غەیرەتی مابە نە عیزەتی مابە نە کەسێک ئەسڵەن بەستگی هەز بە شتێ بەنای عوزەیری. عوزەیری نانی پێ بدات بوێت و نان نەخت و بوێت و لە گیرفانیا هەس نەوێ نییە، کەس خۆی ناخاتە بەرە خەتەر. و ئەمە کێ کردی؟ حکوومەت هەرێم کردی. وەختێ تۆ هیچ شناسێکی بنەماڵەیت نامێنێ، وەختێ تۆ هیچ پەیوەستگیەکە نامێنێ، هیچ خۆشەویستیەک نییە، تۆ هیچ ئابڕوویەکە بە هیچ کەسێک و نەبەستریاگەر ئەوی بە تاک تاکێ وا بەرژەوەندیە تاکە خۆی گەرەکە. لە گرام ئینسانە ناتوانێ حرەکەت جەمعی بکە، دائیمەن تاکە. لەم تاکگەراییە وا فاروق ڕەفیق و ڕووناک پیران سلیمانی و فەرهاد پیربار و ئەمانە بەحسیانە کرد حاکمیەت پاڵ بەمەوەێنێت بەناوە ئازادیهای تاک، گەی بوون، هۆمۆسێکشوال بوون، فمینیست بوون. ئەم تاکە کە دروستیەکە تاکە بێدەسەڵاتە وابەستەست. تاکە بێدەسەڵاتە وابەستە یەک کەرەستەی بۆ ئەمێنێتەوە: پوڵ. پوڵ بزانە تۆیتر نەسەبە خوێنی گەورە و ناکە، شکۆی ئەژدادی گەورە و ناکە. ئەمانە بە ئەرس پێت ناگەی شخۆت بەدەستی بێری. تەنانەت گرتنە شەهادە لە هیچ زانکۆیەکە گەورە ناکە. پەڕە لەسەر سەگبەی شەهادەگیریاک مەوجودە. هیچ کەسێک هیچ بربەرەکانیەکی جدی بە شێوەی نەهادە نەریتی ئەم سەرزەمینایی نییە. تۆ هیچ عەشیرەیە ناوێنی پیاگوێ، هەڵوێستی پیاگانە بگری بۆ خۆی کورد پێشکەشی نیسی. نەمایشە عەشیرە بوون چییە؟ و دوو خوێن خۆشکەین و چوار نەفەر قاتڵ کەوتنە گیانی یەکتری و ئێمە حاو زەمان لەگەڵ دەستگای داداکارەکەین. نە کڵاومەنێ سەرخوەت داستان لەگرا گۆڕیاکە. پوڵ ئەوێ بە تەنیا کەرەستەیەک هەر بێناوێ، هەر گومنامێ، هەر بێ ئابڕوویە بەدەستی بگرێت، پێگەی کۆمەڵایەتی ئەگۆڕێت، شەرەفی بۆ تێرێت، ئابڕووی بۆ تێرێت، نەجیب زابوونی بۆ تێرێت. بەڵام لەوەی کە پەیداکردنە ئەم پوڵە کە ئەم شەرەف و ئابڕوو نەجیبزایە بێرێ ئاسان نییە و هەر کەسێ پێی ناگات دەرسەدێکی فرە لە خەڵک لەم خەونە ئەتەقن، قەت پێی ناگەن. دەرسەدێک کە پێی ئەگەن چون تەنها کەرەستەیەک بە ئەمەن شەرەفی داگە پوڵە، دائیمەن وانە خەوفە ئەوەی کەم پوڵی لەدەست بن. دائیمەن چون تەنیا کەرامەتیانم پوڵەسە. مثال لاهور شێخ جەنگی ئێشێ سەرەوەی ملیاردها دۆلاری بەخۆی و براکانی دزی بێ. ئەم خەڵکە بۆ ڕوان ماستاوەکە بۆ کاک لاهور شێخ جەنگی، لەبەرەوەی کاک لاهور شێخ جەنگیش بەشێکە لەم پرۆسە. کاک لاهور بەخۆی گەورەی و بەخۆی مەقام و نەوگە سوڕحیچێ مساحبێ لەگەڵ باوکیە هەسێشن تۆ چکارە بوو گێژێمە دەرکریا گەلای بووکان بووگین هاتکینێکێکمان بوو گەسۆ مەلا شێخ ئەحمەی هندی. ئەوەی من بەحسیەکەم مناوە ئەحمەد لاهوتی کۆمپانیە هەندە شەرقیەی هەنێرێ
طریقەی قادریە دروستکە لەسەر زەمینە ئێمە هەروەکو مەولانا خالدێکە کارمەندە کۆمپانیە هێند شەرقیە ئێژێ شێخ ئەحمەدە هندی لەسەری تەوبە ئەکا و ئەیان کات بە طریقەتە قادریە و تەکیەی کەرکووک و بلە ناوپەیاکەن دەفعەیەک بە طریقەت و تایتەڵە شێخیەتیە چڵکنێکی پاکستانی هندی کارمەندە کۆمپانیە هێند شەرقی بەناوە شێخ ئەحمەد هندی دێ ئاغای لاهورە شێخ جەنگی شەهامەت کیلۆی چەنی عەقڵ کیلۆی چەنی دلێری کیلۆی چەنی ئاغای لاهور خەڵک بۆ ماساوی بۆکە چون وانە لالەزارە ژنەکەی پوڵدارە خانەوادەی ژنەکەی پوڵدارە خۆی و براکانی پوڵیان وێتە ساڵگەم ئەحترامە خەڵک ئەیگرێدیان بابەتە چییە؟ بابەتە پوڵە نە کەرامەت نە گەورەی نە دانایی نە کورد بوو نە شەهامەتێک کە بەدەستیان هاوردوێ پوڵە ئەم ئاغا تەمام ئەم پوڵە بە گیانی و ئەگرێت ئەزانێ لە دەستی با حەجی بۆ نامێنێتەوە کەس مەرحەبای ناکە کەس سڵاوی ناکە کەس نایەتە دەوریە لذا ئەوێت و چنووک ئەوە مشتی قوچێ مەسعود بارزانیش واسە مەسروریش واسە باڤڵیش واسە کۆسڕەت ڕەسوولیش واسە فازڵ میرانیش واسە بنەماڵەکانیان وانە هیچی نییەن پوڵ نەوێت هیچ شخصیەتێکیان نییە هیچ مەقامە ئەشرافیەکیان نییە کابرای لە هەندا زەماوەلی کردگە 130 میلیاردرە دنیای داوەت کردە من جملە بیل گەیتس 130 هەواپەیمای خصوصی چووکە سەر هیندوستان هەزینەیەکی گەورەی کردگە ئەمنیەتە 130 میلیاردرە جەهانی تەمینکە تۆ لەما یەک عەرەب ناوێنی یەک کورد ناوێنی یەک ئێرانی ناوێنی تەنانەت سەرانە کۆرپۆرێشنەکانە دنیا لە بیل گەیتس و ئەمساڵە بیل گەیتس گرتگە لەناو کانون و کۆرپۆرێشنی دنیا مشتی دەڵە دزە میلیاردەرە نەفت دز وارد ناکەن قبولیان نییە تازەوە دەوران گەیگە خوێڕیە نەبووگە نایەنگرن کاورای هەندی نمایشت دەسەڵاتەکە متوجه بووین ئەمانە مردمە کورد و شیرازی مردمە کوردیان لە یەکترازان لە ناوەی یاسا و دەستورە عێراقا ئێژێ کەسانێک کە خەساریان گرتگە لە دەوڵەتە بەعس ئێشێ قەرەبوو بکرێنەوە کەسانێک کە کوژیاگن ئەشکەنجە کریاگن زیندان دەریاگن ئێشێ قەرەبوو بکرێنەوە دەوڵەتە عێراقی و قانونە چەپەڵە عێراقی ئەگەر دادگای باڵا دانریاگە تەفسیرە قانونە عێراقی بکاتەوە خەسارە حکوومەتە بەعس چهرەیە سەرکوبگەر و فاسدە حکوومەتە بەعسەوە ئەوەی مەشیای قەرەبوو بکریایەوە بەرگرتنە بە ڕاوڕوتکردن جنایەتکردن هەیکەلە بەرساختە دروستکردن بە زۆر تەپەمە لە مردمدان و بە زۆر مردم خەساندن مەشیایە لە خەڵکە عێراق دوور کریایەتەوە خەسارە حیزب بەعس ئەوە نەبوو تۆ بڕۆی کۆنە حیزبیەکی بەعس بگری دەریکەی وەلێ حیزێکی شیعە بێری تەباتە من لەسەر ئەو مردمە لە بەعس خراوترکە دانەیە گەڵگەنیک بەناو فعالینە کورد بێری تەباتە من لەسەر ئەو مردمە هەمان سیستەمە بەعس لە بەعس خراوتر بکە لە ئەمنە سوورەکە خراوتر بکە تۆ مەشیای زیندانە ئاکری و داخستە هەیە تۆ مەشیایە تۆ لە دەستورە عێراقی ئێژیت هیچ نیرویەکی عێراقی و ئەمنیەتی بۆی نییە هەریمە خصوصی ئینسانەکان بشکێنێ مەگەر بە حکومت دادگا تۆ هیچ حکومێکە لە هیچ دادگایەکی بێشەرەف نییە تەپەدەیتە سەر خەڵکی ئەکوژی یا لە خیابانە چوار فیشەکی لێدەی ماسماڵیەکەی ئەمانە خەسارێ بوو کە بەعس هاوردی تۆ ئەماتە لە بین برد هەر نەهادە نظامیە کە دروستەکرێ شێ لەژێر دەسە وزارەتە دفاع عێراقاوێ لە بەرژەوەندیە خەڵکە عێراقوێ گەر شتمان نەکەم
نسەکەی موجودە نازانم مادەی 18 19 بەم دام و دەسە تەمامە نێج و گەلە شەخصی گروپگەلە نظامی و شبه نظامی بەناو پێشمەرگە میلیشیا کولەن باتڵە غەیرە قانونیە نایاساییە وێشی لە بینچی لەگرا دادگای باڵای عێراق تەبدیلەوێ بە موەسسەی نێرەکەر وەبووگە پارتی وێکێتی ئەو ئیدعا کە کردیان کە ئێمە لە دەستورا چەسپیاگین تەواو بوون دەستورە عێراق و مەفادە دەستورە عێراق بێجگە لە دوو ئەسڵەکەی کە باسەکە عێراق چۆن پێکاتەیەکە ئازادیهای فەردی ئینسانەکان چێ مابەقی قابلە تاغیرە هەر لەو دەستورە ژێتوانین تاغیری بکەین ئجماع ڕئیس جمهور و نخست وەزیر و 1/5 پارلەمان ئەتوانێت دەستور تاغیر بە وەتوانێت بیگۆڕێت خەڵکە هەرێمە کوردستان ئینتەمای نیشتمانی نییە بێز لە کوردبوو نەکاتۆ پەیوەندی گوێ لە عاتفی نەماگە پوڵ لەسەر زەهنیا دامەزریاگە پڕبووگە لە عوقدە و حقارەت فەزای سیاسی فەزای جاش و جاکەش و گەواد و بێشەرەفە کە تۆ ئەیبینی فەزای پیای مرد نییە ماستاوچی و خایە ماڵ و هەزار ڕوو هەزار چێرە وەکو سەرانە مامۆستایان وادیدە ئەمە فەزای ئینسانە گەورە نییە ناڕواتە ناوی ناڕواتە ناوی ئینسانە وە شەرەف ناڕواتە ناوی کورد پیور ناڕواتە ناوی عەمەلەن گەڕانەوەی نەهاتگە لە حکوومەت دەوڵەتە فێدەراڵیە عێراق و نەهاتگە لە مەرکەزیە عێراق موردە ئستیقباڵە عمومە مەردەمە زمانێک عمومە مەردەمە منتەقەیەک لە حکوومەتە منتەقەیە خۆی پشتی تێبکە و نەیگەرەک بێت بەڕاحەتی لە پارلەمانە ئەتوانیت حکومە گەڕانەوە و سەپاندنە ئەمنیەتە بەسەر ئەو مەردەمە بدەی بۆ ئەمنیەتە ئەو مەردەمە ئۆکێ کێ مەردمی وا پێ کرد پارتی وێکێتی کۆمەڵ و یەکگرتوو نەوەی نوێ کی وای پێکردن ئەوان وای پێکرد ئێستا هەرچی چتە مەرجعیەت گەڕیا گەسۆ بە دەوڵەتە فێدەراڵی تۆ دەسەڵاتە لۆکاڵیە تۆ لە حەدە پاقشکردنە خیابان و تەنەکەی خۆڵە خەڵکی نەماگە هەرچێکە نییە تۆ نە یاسایی دەستورە هەرێمە کوردستانت هەست هەر لەوێ باسی کردوێت کە دەستورە هەرێمە کوردستان دەستورە حکوومەتگە لە منتەقەی ئەگەر تەناقوزیان بێتە کە دەستوری گشتی عێراقیشی بیگۆڕن تۆ تا ئەم دەقیقە دەستورە گشتی نییە بۆ نێسە لەبەرەوەی سەنەدێک بوو کە ئەیتوانی وجود تۆ دامەنەدار بکات تۆ ئەم سەنەدە نییە تۆ دەسەڵاتە منتەقەیینی دەسەڵاتە حیزبیت دەسەڵاتە حیزبیە وا سەرۆکە حیزبەکان هیچ کارکردە یاساییەکیان لە هیچ کوێیەکان نییە وە کارە ئێوەیش بووگەسۆ فەقەت پوڵ دزین و جنایەتکردن پوڵ دزین و جنایەتکردن ئەمەی کە لەوە وانتەیە پۆست حکوومەتە هەرێمە خەڵک ئینتمایەکی نییە حەزوە دەوڵەتە عێراقەکە پەنای برگەسە دەوڵەتە عێراق ئەمانە کاریان تەواو بووگە مەئموریەتیان دروست ئەنجامدا جامعەی ئێمە لە لەحاظە پەیوەندیگە لە کۆمەڵایەتی فاسد بوو و ئەمڕۆ هیچ پەنایەکی نامێنێت ئللا بودجێ دەوڵەتە عێراق هیچ هەروە کە دەوڵەتە ئێرانی ئێژێ من هیچ ئالتەرناتیڤێ نێ لە بەرامبەرمە سپاه پاسداران تەمامە حەوزەگە لە ئابووری گرتگە چەکیشی هەست ئەسڵحەیشی هەست تەوزی ئەکالاکە تەمامە سنوورەکانی داگرتگە یەک نەفەر ناتوانێت لە مەملەکەتە بێژی لەل دەستە سپای پاسدارانی تیانەوێ نەهاتگە لە حاکمیەتی و حکوومەتی تیانەوێ ئیدارەی ئەوقافی تیانەوێ نەهات بنیادە مستەزەفانی تیانەوێ یەک نەفەر ناتوانێت بێژە هیچ تەمامە ئەم مەملەکەتە مهر کریاگە بەناوە ئەشخاصە حەقیقی و حقوقی و سەنەدی دریاگە بابزانن ئەم دەوڵەتە پڕتمتراقە ئێرانیە کە بەحسیەکەن حتا ساڵ 1307 کە کاورایە ئەمریکایی تێت
بوجە و بوجە بەندیان بۆکە نازانن بوجە چییە نازانن تا ئیستەیشە ئەوەی کە لە ئێرانە دائەنرێ بەناوە بوجە لەسەر ڕەچەڵەکێکەوە ئەمریکایەکان بۆیان دانیاکەن تا ئیستەیشە سازمانە بەرنامە بوجەیان نییە هەر جۆرێکە بوجە تەنزیمەکەن دەڕاستایە بەرنامەگەلێکە کە ئێوە لەبەرەوە بزانن بۆ خاتێوی لەمە تێبکەین تۆ ئیش بزانی بەچی ئێژی بوجە لە ئیدەیەکی سیاسی و تبدیل ئەوێ بە پرۆژە تەرە تۆ تەرحی تێری پرۆژەیە تێری لەم پرۆژە وەختی زەمان بەندی نەکەی بێژی قۆناغ یەک قۆناغ دوو قۆناغ سێ باڵ یەک باڵ دوو باڵ سێ باڵ چوار ناوێت و بەرنامە تا بەرنامە بۆیتە پارلەمان تەنزیمە بوجەی بۆ بکرێ بزانە تۆ گەرەکتە لە ماوەیە 5 ساڵە 10 ساڵە شیرازەیە کۆمەڵگا بپاشێنی بۆ ئەمە ئەشێ بڕۆی لەسەرگەی هەموسەکشوال سەلیقەیە جنسی ئازادیهای فەردی بێی بەناوە فمینیست دفاع لە خانەوادە بەرچەستەکردن زۆڵمە بەرعەلەیه ژەنان ئازادیە تاک دروستکردنە مۆدێل سیلیکۆن کارکەی ئەمە 1 ملیارد دلار بوجەی گەرەکە تەخسیس بوجە بدەی نان گاوەرمنتال ئۆرگانیزیشن NGO دروستکەی ئەمە لەکوێ تێت ئەم NGO بچی کارەکە بۆ بوجە دەوڵەتە ئێران هەدەفی ئەمەوە تابعین دروستکە مشتی بێدایک و باوک لەم سەرزەمینە حاکمکە تا دەوڵەتە مارکەتی یاڵەتە متحدەی ئەمریکا و بریتانیا ئەم سەرزەمینە ئێمە بخوا و ئێمە بکات و غەریبە لە سەرزەمینە خۆمانە بوجەی ودارێ نەهادە فڵان سازمانە فڵان ڕێکخراوەهای دموکراتیکە خەڵکی بوجە بەندیەکە کێ بوجە دانی بۆ دەوڵەتە ئێران ئەمریکا کێ یەکەم جار پوڵ وە ڕزاخان ئەدات کە ڕزاخان شروع بکە بە موەسسە سازی لە ئێران چەک و ئەسڵحە و مستەشار و ئەوانەی پێدا ئیاڵەتە متحدەی ئەمریکا قەرزی پێدا بەناو قەرزی پێدا نەکە ئەوەی کە ئەمە دەوڵەتە ئێرانە عەزیز ئەمە کارمەند سیستەمە بریتانیا و ئەمریکاس ئەمە بازاڕە بریتانیا و ئەمریکاس وەسە تۆ ڕستورانێکە بوێ چەشتە خۆش برانچێ بکەیتۆ لە کەلار برانچێ بکەیتۆ لە سلێمانی شعبەیە بکەیتۆ لە هەڵەبجە دوو شعبە لە هەولێراکەیتۆ وەسە ئەوە هەڵێ بوو خۆ ئێستا اتفاقەکە چییە کاکە گیان حکوومەتە هەرێمە کوردستان تەواو بووبە ئەم کەسانەی کە لە ناوە حکوومەتە هەرێمە سەران بووگن یەک شتیان لەبیر چووکەسۆ با متەوەجێت کەم من مۆچاوە خوەم و لە مێژووی تەمەنە خوەم مەهدی بازرگانم لەبیرە عزەتوڵڵا سەحابیم لەبیرە دکتۆر کەریمە سەنجابیم لەبیرە ئیبراهیمە یەزدیم لەبیرە سادق قوتبزادەم لەبیرە ئایەتوڵڵاه منتەزریم لەبیرە موسەویە ئەردەبیریم لەبیرە سانعیم لەبیرە خەڵخاڵیم لەبیرە هەرم چێهرانەی کە ئێوە ئەیان ناسن باسەوانە ناکەم کە نایان ناسن مەسعودە ڕەجەویم لەبیرە ئەحسانە تەبەری عەموویی لەبیرە خاتەمی ڕەفسنجانی لەبیرە کوان ئەمانە کوان ئاغای مەسعودە بارزانی خانەوادەی تاڵبانی ئێوە فکرەکەن دەوڵەتە ئەمریکا هێشتی ئێوە دەستان بلێسنەوە بڕۆن واقعاً 100 ملیارد دلار بدزن و بڕۆن واقعاً ڕۆڵەگیان تۆ فکرەکەی بلۆککردن حساب و بانکیە تو کارێکی هەست پەیداکردنە ئەسدەکانت بەناوە حەمەقولی و کۆمپانیە فڵان و بلۆککردن و فریزکردنی کارێکی هەست کەسێ لە بیرێسی 180 ملیارد دلارەکەی قەزافی کواچی پێهات
يك رقم 180 مليار دولار بولی بوو لە بانکەکان ئەوروپا و سویسا چی بێ کە سەوا لەبیریا گەلو پوڵەکانی شای ئێران چی بێت يعني تو فكرك ايه استمع مأمورية التواب وجبرة بلا مؤسسات اللي يسينو تو فكرك حكم داد جاي بالا العراق جيب جينا كي شيء اتفاقي كبير نكوي كبوليس بوبيرن رولا تمام أورا وروتيك كدكت بناو هاي مختلف لم قوي زمين اللي جيرد السيارات المتحدة أمريكا بانا كريسو يكني كذي كان بلوك يكن تو حاج غلطي ناتواني بكي حاج قوي ناتواني بخوي ئەوانەی وا ماستاوچیە ئێوە بوون بەناو ڕووناکبیر هەمان کارەکەن بۆ دەوڵەتە عێراق ئەم دەفعەتێن خەڵکە ئێمە بۆ دەوڵەتە عێراق بگرن و شەرایتەکە و خۆش بوو دز لە دەبێنچ و ڕاوڕوتکردن لە بێنچ و ئەمەی ئیستەواینتیە دەورانە دوای حکوومەتە هەرێمە وردە وردە خەریکن تەسلیمیەکەنەوە تاویلیانە دەنەوە وردە وردە چێهرەگەنە مختلف تێتە سەرکار ئەم قسانمە من بۆ کرد ئێوەمانانە کوردێک وا لەم فەزای سیاسیە کە تعریفیان کردووە جەلاد و بێدایک و باوک و گەواد و بێئەخلاق و چاپلوس و ماساوکەر و تۆخمە خوێڕی تێتە ناو فەزای سیاسی فیڵدێکی تر دروست کریاگە کە ئینسانە کورد و مەرد و سادق و کە نەیگەرەکە بێتە خوێڕی نەیگەرەکە جاکەشیکە نەیگەرەکە دنیای ئمڕۆواداری بە گەوادی بکە نەیگەرەکە مری پێبا دروست بوو گەوهات کەسم فەزای سیاسیە ئێمە مل بە دەوڵەتە عێراقی نادەین ئیجازە نادەین لە کەیسە کووردا مؤسسەیە بەناوە دادگاهە باڵای عێراق نێرەکەری بکە بەسەرمانەوە ئەمە بۆ مەعنا نییە کە فەقەت شەقەوەشێنین لە تەمامە کەرەستەکانە عەقلی مەشروعیەتە نێودەوڵەتی نەمایشە خیابانی هاوردنە ئەفکارە عمومیە پاڵە خۆمان فشار بۆ دەوڵەتە ئێرانی هاوردن دەست ئەبینە قاقای دەوڵەتە ئێرانی خستن نەهێشتن لەسەر نەکەوتنە لە پرۆژەکانە دەوڵەتە ئێرانی تەمامە ئەمانە کەرەستن لە بەردەسەیەمە هەروە من بە ئێوەم وت من دەسەکانە دەوڵەتە ئێرانم لە کوردەوارە داگیرکریا گەلای ئێرانە کورتەو کردەوە پێتانم وت ساڵە ئەوەڵ خەڵکەکە دەسی پێچوو بوو ساڵە دووەم وردە بەشێکی کێشایە دواوە ساڵە سەوەم بەشە زیاتر کێشایە دواوە ساڵە چوارم خەڵکوت ئێمە نەوگین ئێمە نەوگین وەکو ئەنتەرختمان بادا و هەڵمانە خست و ئێمە نەوگین و ڕاز ئەکا و بێ ئەخلاقی و ئێمە کەی وابووین و خەڵکەکە ئەزانێ چی ئەخلاقیە چی غیر ئەخلاقیە ئێشێنێڵی لەگەلە کۆمەیەکا کە حاکمیەت ئەیکا بیواتەوە لەشی بێدەنگ نەوێت ئەمەی واینتیە دەورانە حکوومەتە عێراقیە کورد لە خیاڵستانە کووردا زاهرەن پێیان وایە پاکۆ بووگەسۆ پێیان وایە کە جنایات مختلف ئەحزاب منتەسبە بە کورد بەرجەستە ئەکرێتەوە و خەڵک خەریکە بەحسی ئەکات و خەڵک دوو بژاردەی هەست یا حکوومەتە هەرێمە ئەم حیزبانە یا عێراق نەخێر خەڵک دەسەڵاتە خۆشی هەست مە بۆ مەعنا نییە پاق لە فرۆش و ڕستوراندار و دوکاندار ئەبێ بەسەرۆک وەزیر نە بەڵام پاق لە فرۆش و ڕستوراندار کەرامەتی هەست لە چارەنووسە خۆیان لە شارە سلێمانی و هەولێر و کەلار و دەواازەی ڕاپەڕینا بەشداریەکە ئەو لەگەڵ کەسانێکی ترا بە تەوافق دانیشێ بزانن چی بکەن چی نەکەن چۆن ژیانە ئابووری دروستکەن چۆن ژیانە کۆمەڵایەتیەکە دروستکەن چۆن دەخاڵەت لە ئیدارەی کۆمەلگای خۆیان کەن بۆ زێراب چی بکەن بۆ کارەبار چی بکەن بۆ ئاو چی بکەن بۆ بەختەوەریە منداڵەکانیان چی بکەن کامە کار بۆ کامە کێشە دروستکەن کامە مەعمل دروستکەن لە کامە فیڵدا کارکەن سەرمایە گوزاری لەکوێ بکەن ئەمە یعنی لە چارەنووسا وەکو کوردانە قەدیم لە بەڕێوەبردن خۆیانە دەخاڵەتەکەن ڕۆڵ و نەقشیان هەست ئەمە بژاردەی سێوەمە ئێمە ئێشی خۆمان بینە دەم یەکتری ناڕەحەتیش نەوین مەئیوس نەوین ئەم فەزاوە دروست کریا و هەرەمەی لێ هاتە دەرەوە با بزانن ئەوانەی وانە فیڵدە سیاسەتە لە عەلیە خامنەیی گرتگە تا خوێڕیەکانە بغا تا ئەوانەی هەولێر مشتێک تۆخمە جێندەی درۆزنە بێشەخسیەتە سووکە سیستەمن
وحيتشيك نيان لمقابل يقروندو جريان قوريه واقعية مردمانة بسر زمينه جريان واقعيش أمنيته لخيابان خود درخي جريان واقعي أول دفع السوار بالراي قشتي أبيت بزانا أم راك نقوري وتو بزاني بجارديت لهز تو خود رولت هز ونايلي واتا بيب كان كبي كان من لما جراء عزيزي كان ثابت مكن رئيس عشيرة الساختة منزول مكشبو عشيرة الساختة منزول مكشبو ديتان هجبو ينون ديتان بيجانتياني هادان شرك دوك السجان واري وبراسيو أهدر كوحشينيين شواردان الرولي بتبياني بخر الدرو كشتيان ما سكن كيسا بزانا أم دسكايا أوقاف وملا سازي ومانيها ما هنقل لقل حكومة العراق وحكومة إيرانيا رون الروي للدم لا مقدوم لا يبياق بيت وكردوي هشتي خيريتي هالدرياقة أعودو ملا كرد واقعي تانا قركا أو هشتا إيشي بيت الجير فرمان مردم وبشق مردم بروات الروا أم دورانا وان تيا دوران دولة العراق هلا أول شو دولة العراق بلام أمشي والزاهرية كد صلاة ما نزوف شفشكينو هريقينو أما توابوغا دميك توابوغا عملا قناغ آخره توابوغا أما نشيوه موچمانيو بوجو موچه كار خوي کرد ام جامعه جلجياغ پشياغ يدروس کرد ودروسي کرد استأوا اوينن برابر لسر كرد وبناو كرد مؤسسيك لقالب ديكتاتوريك بناو تاك قدرت زل تحت ناو مؤسسية ديمقراطيك سلوية خير قشتية دادقاه فدرالي انشي حكومة حريم راو رود كربو اي توينيتو اما نشاحة شي راو رود تزيك ديانا براكندين كرقا دجير دسا امريكا لهم دنيا وكليكي قشتية بينجي بابزاني وي بيت هولير وورده كارمندان تينا اوي بمعاش الدولة العراقي قانعنيا اوي دزيك القورا وروتي كريشي بشيان با حتى شورا اخري ليان نسينا وياناك لم دقيقة وبرو أودوا أخذ كردوار سربخو إشي روليك بقيري لقل تواو أواني لم سرزمينه دڵیان بۆ خۆیان و بۆ بنەماڵەیان و بۆ کەسوکاریان و بۆ داهاتووی کورد هەستە بە مەسئولیەت لە بەرامبەرە منداڵەکانیان و داهاتوویانەکەن و نەوەکانیانەکەن خۆمان بینە دەمە یەکتری خۆماندا دەمە یەکتری بە ئەقڵە گشتمانەوە بە هەموو بەشێکی و لە بەرامبەریان ئاویسین بازیە قانونەکەن بازی قانونیان تەکاکەین دولة إيراني هنغالية ورنتها بزاني قدرت لقرالة آنا إمس نهن مشت جمعية براكندا حشيمة ناو الشار بهويات دولة إيالات متحدة أمريكا يشي بزاني لقل هيكل كردا تلفة لقل هنا السر الساختي قحبا تلفنية لقل هيكل كردا تلفة يا إشي تشوك من بو دابدات ولا موقعية برابرة بيت برامبر من بويسيد يا الولايات المتحدة أمريكا خوي بازي كي كريغو كواي خواردن راورو تكريل منطقة بابزان راورو تيكي ناتوانا دجمنايتي أمي كرد تحمل كا بي تحمل ناكي شون دجمنايتي أمي واقعية الشي بفهمي تاران تسليم كا وبغا تسليم كا أما نزانيت بويناتشي تبرو إما تازه هاتقين شكستيش ناخوين روج بروج بهيستر وبقدرة من تلوين اواني ومخالفة البرامرية معكن من تحليل ايوم كردي ومشتبه اخلاقا وانا تانقلك الدان بني بأخلاقية كردكتانا ولي ايو جمعيتي كي فرفرك كم ام جامعة جمعيتي كن قدمتان اوشاند خوتان بعنوان فضايا عمومية سياسي نشانه دا من او فضا قوري فيلمكيشن قوري كسان جديد دين ناوي چاپلوس و خيوري و دوادزو جنايت كارو بأخلاق و بدايكو باو بيتر نهيت
كرد بتو قارمان بأخلاق واقعي تتناو أنفسا وإيمن مجالي بيدين وإيمن لكنار أو لقرية كتريا أو جيان الدروس أكين بيكو إما رتششتيني ما انكرت أو أنشتيني بالله سيما إما فازا كمان قوري أو أنشتيني بالله سيما بس إما نتيجة ما انكرت إما وين قونا في الحساسة دولة إيراني وادجير في الشارع دوران بوست علي خامنئية حريم كردستان دوران بوست حريم كردستان نخلتنا أماني إيوان نايوين انتاروج الزماوانة كدستملان كردن وراورود كردن وسفر كردن ودعوة كردن وإيوان نايوين ما ترى روج الزماوانة كان روج الزماوانة كيش إبينن ولي روج الزماوان إعلام الرسمية جيانا كدمي كدسي بي كردقية وخورتاني لم فزا تزاد كل الدرونية حاكميتيش موجودة إما لم تزاد استفادة أكين وحتما أكين متبين وين نايلين هيج بيدايكو باو كيك بناو كرت خويتي هاليني نايلين بيواتو بارلمان وانتخابات وسنو قدم ومانا حجينية وقتی تو لسیاست کلانیا نتیش بوی بچیت برو بوی نچوه برو قاچی گیری کرد وقتا فهمی چنش کنند از طرف مقابله ام نمایشاتم کارانه کار خویانه کاری ممانان نیه هر به شرفی کیش حاوکاریه که تک دولت ایران لهر بشیکا دسیوال ناو تجاوزی که بخوی بخانواده اگرید مسئولیت اخلاقی بگریت برو تا به امرو که چهره دیار نیه خاصة كبيري دي بكاتو خاصة كبزانيت فعل غير أخلاقية كقشتان توانا تشخيصتان هاس أزانن من وقت دادقا كان حلب جنب برقرار كرد تواوا أواني وآهات النوزيانا كدو أقريانو بورو خوينشيان أقرد خوين أيان زاني بورو خوين خوارن خوين أيان زاني دايكو كسوكارا كانيان نختو بوغسو بويان خوين أزاني بأخلاقي أكن خوين أزاني خوين ليني داتا تابنكي ناروي وبراسي من مظلومينو بسينو براسي صدام كيمايلي من دور فرق المالينو منو من تبانقركو بشمان درياقو متوجهون خويش السور أيزاني بولو خوين خوال الدروزنا بويتر شويني هنقرت بەڵام هەرناوە حەڵەبجە هەن کەسانێک کە لەگەڵ ئەم نۆرمەنە و گەنمیانە پێغەڵەتە پوڵ خوێن ناخۆن و ئەم جنایەتە کە لە حەق خۆیان و خانەوادەیان کریاگە قەت لەبیری ناکەن و متەرەسەدە فرسەتێکن بینە مەیدان و تەمامە ئامرین و ئامەڵین لەگەم جنایەتە بگرن منەو دادگانمە بۆ ئەمە کرد مەلەف گشتتان موجودە با بزانن ئەو کارەی من کردم ئارشیف سازی بوو بابزانن ئەوانەی کە نەوفەزا قەرارتان گرتگە عەکستان هەڵگیریاکە ڕاتان هەڵگیریاکە بۆ وەختە خۆی ڕان نەگۆڕیت چونتە ئەو ئاملە فەسادە بووی و مقاومەتە شەدیدا کرد منەو دادگانمە کردگە بۆ وەختە خۆی تا بزانی من ئەزانم لەناوە هەر جەمعێک هاویت جنایەتە بچووک دەرەخەی جنایەتە گەورە شاریتو دەریەخەی چوو پێ دوایەوە کە بێتە سەری شانی یەک نەفەر و خەسارە گەورەیەکمان لێی نارداوە وەلی گەورەکە منی شەگریت و خانەوادەمە گریت و کشمانە گریت و پڕۆڕ بۆ یەک کاورای حیزب دموکراتی حازرە بێت بێژی فڵانە فەرماندەی حیزب دموکرات هەتی و باز بوو وە تەور کە نیشکە کۆمەڵەیەکی کوشت ئەمە نایژی خۆی چکارە بوو چی جنایەتگەرێکیان لەلەی مردمە کورد نایژە و کشمە قارەمانە بخۆنی نەبوو درۆکە گەماڵباو خۆی و کۆمەڵەی خۆی و دموکراتی نابوودی ئەمە گەورەترین جنایەتهای تاریخیان کردگە بەرامبەر بە مردمە کورد و ئیشارنەوە چون مەسئولیەت ئەخلاقیە خاتە پای تەکتەکیان ئەوانەی واژن باسی شەڕ و براکوژیمەکردن تەواو بوو چوقڕی تێمەدەن گەشتیان قاتڵن ئەوانەنەوە تەورەکە و دەستیان وگە گەشتیان قاتڵە کوڕەکان و کەنجکەکان ئێمە گەشتیان ها ئەی شارێت و تا مەسئولیەتە ئەخلاقی نەگریت نەخۆی
سازمانێکە ئیدعایەکە. ئەمانمەوە تایوە بزانن منم فەزا ئەخوێنمەوە تا بزانن بۆچی محل نزاعم بردە ڕای گشتیوە بە ئێوە وتم مردمێک کە خۆی دەسینێ لە ناو ئەم ڕاوڕوتە و ڕاحەتی حکومە ئەخلاقیەدا و مردم کانگەی دەسەڵاتە ئێمەس. تۆ بەم نەمایشە بەسەر مردما خەریک بووی ئەم بێشەرەفی تا کرد. ئیستە لە ناوە ڕای گشتیە خەڵکا تۆ تڕۆ بووگی بێ ئەخلاقی خوێنت بباح بووگە حتا بەیانی خۆت قرچۆکەرەوە دەم مەکەرەوە وەکو بەراز نیخە نیخە بێ لە ناوە گەڵا کۆنا خۆت بشارۆ. من ئۆسایم داسانمە ڕۆڵە وەختی پەتەکەم خستە ملە ئەو وەختە ئەفامی 4 ساڵە پێش مەشایە چۆن هەڵسو کەوتە کردایە. بە نەفعت بوو بێ مەسئولیەتە ئەخلاقی بگری، بە نەفعت بوو بێ بێژی منیشە وەختە ئەم زانی ئەمە دروست نییە تێکەوتم اشتباهم کرد. ئیستا حازرم بۆ جوبران اشتباکەم هەر کارێ بکەم. تۆ فکرە کرد وەم عینادیە بیوەیتە بەر و گەڵ دەڵپن سەرەکەفی سەر ناکەفی. خۆتیش زانی من ڕاست ئەەکەم تەمامە ئێوەمانان فکرەکەن وەکو ئینقلابە فەڕەنسە وا پادشاکانی تریان و با بڵێن فەڕەنسە تەقسیم کردن و لە ڕوایان و ڕوو فەڕەنسەمان گۆڕێ باوەڕیان نەبوو. ئێوەیش و قەبارەی هەرێم نامێنێ قەبارەی هەرێم نەماگە دەمێکە نەماگە فشەمەکە خۆت مەخەڵەتێ نەخوێڕی نەماگە. و ئێمە نایەڵین هژمونیە دەوڵەتە عێراقی لەژێرە دەسە ئەمریکا و ئێران بەسەر مردمە ئێمە لە نابوودی مردمە کووردا ئەبەدی بێت و خیاڵتان ڕاحەت بێ. سەرهەڵدان ئاخێز شکستە تەمام پرۆژەکانیان بوو دایەوە خۆش.